ئەوانەی لێرە کۆبوونەتەوە نوێنەرایەتی هەزاران لەو پێشمەرگانە دەکەن کە ڕۆژانێک گیانی خۆیان خستە سەر لەپی دەستیان بۆ ڕزگارکردنی نیشتیمان و وەستانەوە دژی ستەم و داگیرکاری. ئەمڕۆ هاتوونەتە پەرلەمانی کوردستان تا نیگەرانی و ناڕەزایەتیەکانیان لەو ناعەدالەتی و ستەمە بخەنە ڕوو کە دەسەڵاتی خۆماڵی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بەرامبەریان پەیڕەوی دەکات. کۆبوونەوەیەکی تێروپڕمان ئەنجام داوە بەو ئومێدەین کە بتوانین ئەو پرۆژەیە لە ماوەیەکی نزیکە بخرێتە بەرنامەی کار و واروەها بکرێت بە یاسا. من دەتوانم بڵێم یعنی کەم تەرخەمێکی گەورەیە بۆ حکوومەت بۆ هەمومان بۆ پەرلەمان بۆ سەرۆکایەتی هەرێم کە دوای 29 ساڵ ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە خزمەت بە هاوڕێکانمان بە تێکۆشەرە دێرینەکانی میلەتەکەمان بگەێنین دەبوای یەکەمین یاسا لەم پەرلەمانەیە یاسای ماف و ئیمتیازی پێشمەرگە دێرینەکان و شەهیدان بوایە. بەڵام زۆر بەداخەوە کە ئەم پرۆژەیە تا ئاسا دواکەوتە بۆیە ئێمە بە مانای کەلیمە ئەوەی بۆمان بکرێ وەک لیژنەکەی خۆمان پشتیوانی لە داواکانیان دەکەین و هەوڵ ئەدەین لە ماوەیەکی دیاری کراودا پشتیوانی لایەنە سیاسەکانیش بەدەست بهێنین بۆی پرۆژەکەمان بکەوێتە بواری جێبەجێکردن و مافی تەواوی تێکۆشەرە دێرینەکانی میلەتەکەمان بەبێ جیاوازی فراهەم بکرێت کە ئەمە حەقێکی ڕەوای ئەوانە. نوێنەرانی پێشمەرگە دێرینەکان باز لەوە دەکەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پشتگوێی خستون و هیچ ئیمتیازێکیان نییە و ئەو موچێشی وەری دەگرن نەک ژیانێکی شایستەی پێبەڕێ ناکەن بەڵکو بەشی کڕینی دەرمان و پێداویستیە سەرەتاییەکانی گوزەرانی ڕۆژانەشیان ناکات. ئومێد دەکەین کە حکوومەت بەخۆیدا بچێتەوە ئەو چاکسازی بڕیاری لێدراوە لە پەرلەمانەوە چاکسازی بکە سنوورەکان مرزەکان گومرگەکان هەموو زەبت کات بۆ بتوانین لانی کەمی ژیان و گوزەرانی هەموو خەڵک جێبەجێ بکرێت. ئێمە هیچ ئیمتیازمەکەمانێتە نام چەکە نەبێ باشە پێشمەرگە زۆر بەمان کرێچین بۆ معلوماتان لەو هەولێرەیە کە ئێستا جەنابتان تەشریفتان هەیە و ئێمە قسەی تیاکەین زیاد لە 700 پێشمەرگەمان هەیە جگە لە کەسوکاری شێری و کەمەندانی سەنگەر زەویا وەرنەگرتووە بەدەیان پێشمەرگەمان سەریان ناوەتەوە بەس قەبرەکەی بۆ بە نسیبی. ڕاو بۆچوونەکانی یەکەی ئەندامانی حیزبەکان ئەوانەیەکەوە نوێنەری لایەنەکان و بە هەموو ڕەنگەکانیانەوە وەرژیرا قسەی زۆر بەسوود و توانیمان هەریەکە ڕێی خۆمان و بۆچوونی خۆمان بە پەرلەمان ڕابگەین و ئانیش بە دڵێکی زۆر فراوانەوە پێشنیارەکانی ئێمان وەرگرت ئینشاڵڵا دەچێتە وارەی جێبەجێکردنیشەوە. بەڕاستی پێشمەرگەی خۆتان دەزانن زۆر مەغدورە ئەوەی کرا بۆ هەر پێشمەرگە کردیتی بەڵام بەداخەوە بکەین ئێستاکە خەرچی دیکەشی تێکەوتووە. لە هەرێمی کوردستان سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا هەریەکە و بە جۆرێک گرفتاری ستەم و گەندەڵی و قۆڕخکاری دەسەڵاتی دوو حیزبی حکومڕانن. پێشمەرگە دێرینەکان لە هەمووان زیاتر نەعەدالەتیەکە لەسەر دڵ و ویژدانیان قورسا چونکە وەکو ئەوەی خۆیان دەیڵێن ئەوان بۆ بەدیهێنانی ستەم و دەسەڵاتێکی وەکو ئەوەی ئەمڕۆی هەرێمی کوردستان خەباتیان نەکرد و ڕێگایمان و نەمانی شۆڕش و چیاکانی کوردستانیان نەگرتە بەر. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.